باش ئەتو کو زادیوەت هەیە بەم بڵێن و سەرنی وەچی پێم گوتی ئەتو هیچ لە تەکنیک و ڕێساکانی ڕۆمان نازانی جارێ پێم بڵێ چەند ڕۆمان خوێندیتەوە چەند ڕۆمان خوێنیتەوە من کوڕم شتێکت پێ بڵێم لۆ ئەوەی ڕستەیەک بنووسی پێویستت بە خوێندنەوەی چەندەها ڕۆمان هەیە ناوەڵا مەسەلەکە ئەوە نییە ئێوەی پیر هەمیشە ڕێگرن لە بەرامبەر گەنجەکاندا دائیم خەونەکانی مەدەکوژن نا ئەتو هەڵەی ئەوە ڕاستیەکەیە باشە لۆ ئەگەر کەسێک قسەی ڕاستیمان پێ بڵێ ئێمە بە دوژمنی خۆمان سەیریەکەین ئێستا پێم بڵێ ڕۆمانەکەم لە چاپ دەکەن بەداخەوە نەخێر گۆران سڵاو سڵاو جانەکەم چۆنی باشی؟ باشە جانەکەمە تو کوی؟ سپاس دەکەم وەڵام منیش باشم ئەوە چییە؟ فترەیەکە وازتی نایە لە کۆمپانیای نایە دەڵێ بیرمان ناکەی؟ بیرتان دەکەم بەڵام هەندێک خەریکی شکاری خۆمە ئەتو پێم بڵێ لەبەر سەر فۆن دۆمە کردەوە پێت دەڵێم ئێستا پێم بڵێ بزانم بۆ ئەوها بێتاقەتی هیچ نییە چۆن هیچ نییە؟ هیچ نییە هەر خەریکی نووسینەکانی خۆم هەر بێتاقەتی ئەو شتانەوە ئەرێ پێم بڵێ نووسینەکان چاپ کران؟ چاپم نەکردێ بەڵام بە تەمام یعنی خاتو نازەنین ڕازی بوو چاپیکە؟ بەداخەوە نا بەس بە تەمام لەسەر ئەرچی خۆم بە چاپیان بگەینە گۆران حەز ناکەم ئەو قسەی بکەم بەڵام نووسینەکانی تۆ ئەگەر کەلکێکیان هەبا ئێستا کتابخانەکان پڕ بوون لە نووسینی تۆ وانە؟ سەناریە ئەتوش بە چیوان دیکە فکر دەکەیەوە؟ نا من ئەو هافکر ناکەمەوە جۆ بگرە گۆران مەوزوعێکە دەمەوێت بۆتی باس بکەم مەوزوعی چە؟ هیندێک پێش ئێستا لەگەڵ کاک جەودەتی قسەم کرد گوتی گۆران واز لە نووسینەکانی نەینێ لە هەموو سەرەت و سامانم بێبەری دەکەم هێزە چییە؟ دەبا بێبەری بکە چۆن؟ یعنی تۆ دەتەوێت ئەو هەموو سەربەت و سامانی بگۆڕێ بە نووسینێکی؟ گوێ بگرە سەناریە هەموو سەرۆت و سامانەکەی بابم ناگاتە یەک نووسینەکانی من تێگەیشتی ئا بەبیرماتەوە ئەوی ڕۆژێژ نازانم هیوان بۆی وازکردم وتی نازانم لەگەڵ گۆران هاوسە گیری بکەم پۆز بەسە سەرۆت و سامانەکەی گۆران لێت دەم و ژیانم تەواو دەگۆڕێ هیوان بەس حەسوودە تێدەگەی ئەو بەس حەسوودی بە من و بە تۆ دەکا من خەم لە تۆ دەخۆم چۆنە تۆ ئەو هەموو سەرەت و سامان دەگۆڕێەوە بە نووسینێکی من خەم خۆری تۆم ئەتو خەم لە من دەخۆیان لە سەرۆت و سامانەکانم گۆران کەل لە ڕەقی بێ عاقڵ ئەلۆ کاک جەودەت باشی؟ بەڵێ سەناریا خان چیت کرد؟ کاک جەودەت گۆران وازی لێنم ڕازی نابێ بە هیچ شتێکی قەناعەتی نایە کچم تۆش ئەگەر عەشقی ڕاستەقینەی بایە دەتوانی قەناعەتی پێبینی بەڵام هەر قسەکەی من دەرچوو تۆش کەت بێت دوای سەرۆت و سامانەکەی کاک جەودەت ئەوە چ قسەیەکە دەیکەی دەڵێ کەس سەرۆت و سامانی ئێوە نەبن من واز لەو کۆمپانیای دێنم واز لە گۆرانیشم هینە کەیفی خۆتە خوافیز